بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين إلى يوم الدين. اللهم يا ربنا ويا خالقنا، لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك ومجدك. لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. سڵاوی خوای گەورە و میهرەبان لەسەر ئێوە و لەسەر گشت مسلمانان بینەرانی بەڕێز و خۆشەویست و ڕۆژوانانی ئازیز. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی ئەومان بۆ کە ئینسانی ئیماندار و مسلمان پێویستە هەموو کات و هەموو ساتێک حەڵال خۆر بێ، لە هیچ کاتێکدا پەنا بۆ حرام و خراپە نەبات، چونکە خوای گەورە و پەروەردگار جەلە جەلالوه ئینسانی وا خوڵقاندووە، بەرنامەی بۆ ناردۆ بۆ ئەوەی کە بەردەوام خۆی چاودێری بکە و بەردەوام ئەم ئینسانە لە حەڵاڵەکاندا بژی، لەو شتانەی کە خۆی ئیزنی داوە ڕێی داوە، نەک ئەوانەی کەوا شەیتانەکان ڕێگەی بۆ دائەنێن یان ئەوانەی کە ئینسان تەنها ئارزوو هەوەهۆسی خۆی داوایەکات. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆم پێ ئەفەرمێ إن الله تعالى طيب لا يقبل إلا طيبة. خوای گەورە و میهرەبان جەلە جەلالوه پاک و چاکە، پاک و چاکیش نەبێ قبوڵی ناکا نایەوێت. کەوا بوو ئینسانی ئیماندار و مسلمان هەر کاتێک کارێکی کرد پێویستە بزانێت کە ئەو کارەی چەنە جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگارە، ئەو کارەی چەنە حەڵاڵە، چەنە پاکە، چەندە چاکە، چونکە تۆ بۆ کار بۆ کەسێکەکەی لە پێناوی کەسێک ئایکی کە خوای گەورە و میهرەبانە، ئەو خوایش چاکە خۆی چاکە و چاکە نەبێ قبوڵی ناکات. پاشان خوا پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ وإن الله تعالى أمر المؤمنين بما أمر به المرسلين. خوای گەورە و میهرەبان جەلە جەلالوه ئەمری کردووە بە ئیمانداران وەک چۆن ئەمریژی کردووە بە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە چاکە بکەن و خەریکی حەڵال خواردن بن. فقال يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا. خوای گەورە و میهرەبانە فەرمێ ئەی پێغەمبەر عليك صلوات الله وسلامه، یا ئەی پێغەمبەران سەڵات و سەلامی خواتان لەسەر بێ، كلوا من الطيبات واعملوا صالحا، لە شتە چاک و پاکەکان بخۆن و کردەوەی چاک بکەن. کەواتە ئەگەر کەسێک ویستی کردەوەی چاک بکە بۆ کردەوە چاکەکانی بیەوێ کردەوە چاکەکەی لای خوای گەورە و میهرەبان قبول بێ، پێویستە ئەو کارە ئیکا حەڵاڵ بێ، ئەو کارە ئیکا پاک بێ و چاک بێ بەپێی ئەو شریعەتەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەلایەن خواوە هێناوێتی. وەگەرنا ئینسان هەر کاتێک خۆی حەزی لە هەر کارێک کرد و ویستی بیکە بۆی دەست نادا، و ئیلا مەگەر خوای گەورە و پەروەردگار جەلە جەلالوه ئیزنی دابێ. ئەگەر خوای گەورە و میهرەبان ئەمری بە پێغەمبەران کرد بێ کە چاکە کار بن، کە حەڵال خۆر بن و کردەوەی چاک بکەن، کەوا بوو ئیمانداران ئەولاترن. بۆیە خوای گەورە و پەروەردگارە فەرمێ یا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا. ئەی پێغەمبەران لە چاک و پاکەکان بخۆن و کردەوەی باشش بکەن. پاشان فەرمی پێغەمبەر عليه الصلاة والسلام خوا فەرمێ يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. سەرەتا ئەمری بە پێغەمبەران کرد، پاشان ئەمر بە ئیماندارانەکە ئەی ئیمانداران بخۆن لە شتە چاک و باشەکان، لەو شتانەی کە خوای گەورە و پەروەردگار کردوێتە ڕۆزیتان پێی بەخشیون. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێک ئەمە دوو ئاەتەی خوێندەوە و پاشان بۆمان بازەکە کە ئینسان ئیماندار ئەگەر هاتوو حەڵال خۆر نەبوو، پاک خۆر نەبوو، چاک خۆر نەبوو، خوای تەعالا دوعای لێ قبوڵ ناکات. ئێمە لە مانگی ڕەمەزانداین دەبێ بزانین یەکێک لە شتە موهیمەکانی مانگی ڕەمەزان دوعا زۆرکردنە. دوعاکردنیش زۆر بێ یاکەم خوای گەورە پەروەردگار کاتێک قبوڵیەکە کە ئەم ئینسانە لە حەڵاڵا بژی، لە حەڵال بخوا، لە حەڵاڵا بخەوێ، حەڵال بپۆشێ و حەڵال بنووشێ. وەگەرنا خوای گەورە پەروەردگار کەسێکی حرام خۆری، حرام پۆشی، حرام نوۆشی ناوێت. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام اینجا باسی پیاوێکە ثم ذكر الرجل يطيل السفر. باسی پیاوێکی کرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەوا سەفەرێکی دوور و درێژی کردووە، هیلاک و ماندوو بووە، ئەشعث ئەغبەر، تەپ و تۆزاوی، قژ و ڕیشی ئالۆسکا و بش بووە. يمد يديه إلى السماء، هەردوو دەستەکانی ئاوها بەرز کردوێتەوە بۆ ئاسمان و ئەپارڕێتەوە لەخوا. آخر ئینسان کاتێکە لە سەفەردا بوو پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ سێ کەس دوعایان ڕەت ناکرێتەوە، یەکیان ئینسانی مسافرە. ئەم پیاوەش کە سەفەری کردووە ڕێگایەکی زۆر دوور و درێژی بڕیوە، تەپ و تۆزاوی بۆ هەردوو دەستەکانیشی بەرز کردوێتەوە بۆ ئاسمان. یەکێکیش لە ئادابی دوعاکردن و سنەتی دوعا ئەوەیە کە ئینسان دەست بەرز بکاتەوە.
ئەم پیاوە دوعاکە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی ئەڵێت یا ڕەبی یا ڕەبی ئەی پەروەردگارم ئەی پەروەردگارم ئەوها لێ پاڕێتەوە ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام بەڵام صفەتی ئەم پیاوە چییە؟ جاری یەکەم خواردنەکەی حرامە خەریکی حرام خۆری بووە پاشان ئەو ئاو خواردنەوانەی ئەو شلەمانیانی کە خواردوێتیەوە حرام بوون ومەشربه حرام وملبسه حرام جلوبەرگەکەشی حرام بووە وغذي بالحرام ولا حرامیشدا لە بەڕێوە خۆی قەڵەو ئەکاو خەریکی حرام خواردنە بەردەوام فأنا يستجاب لذلك جاء پیغمبر عليه الصلاة والسلام فرمي آية پیای وا کەسی وا شایستەی جواب دانەوەیە کە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئیمامی مسلم ڕیوایەتەکە لەم فەرمایشتەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەوەمان بۆ دەرەکەوێ ئینسان هەر کاتێک بێوێت چاکە بکە هەر جۆرە چاکەیەک دەبێ بزانێ ئەو چاکەیە دەبێ خوا قبوڵی بێ نەک بە عەقڵی خۆی بێ پاشان دەبێ پارەی حەڵاڵی بۆ پیا بکە شوێن و مەکانی حەڵاڵی بۆ هەبێ جلی حەڵاڵی بۆ بپۆشێ لە شوێنی حەڵاڵدا بپارڕێتەوە ئەگەر ناخوای گەورە و پەروەردگار جەل جەلالوه دوعای وای قبوڵ نییە کەوا بوو بە تێگڕە ئینسان ئەگەر حەڵاڵ خۆر بوو فكلوا وەکو خوا فەرمێ فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون ئینسان ئەگەر بێ عەبداتی خوا بکە بەڕاستی دەبێ وەکو ئەمایەتە خوا فەرمێ بخۆن لەوەی کە خوا ڕزقی داون حەڵاڵێکی باش و شکرانەی خوای بکەن لەسەر نیعمەتەکانی ئەگەر ئەو ئەپەرستن پاشانە فەرمێ فكلوا مما غنمتم حلالا طيبا واتقوا الله إن الله غفور رحيم ئینسان ئەگەر ویستی تەقوای خوا هەبێ لە خوا ترس بێ دەبێ حەڵاڵ خۆر بێ وەکو خوا فەرمێ بخۆن لەوەی کەوا بە غەنیمە گردووتانە لە بەدرا بەڵام کام حلالا طيبا ئەوەنەی کە دزی بدێتتان خوا نەخواست ئەوەی کە بە حەڵاڵ دەستان کەوتووە واتقوا الله لەخوا بترسن و پارێزکار بن پاشان ئەگەر ئینسان بێوێ ئیماندار بێ دەبێ حەڵاڵ خۆر بێ وكلوا مما رزقكم الله حلالا طيبا واتقوا الله الذي أنتم به مؤمنون بخۆن لەو ڕزقەی کە خوای گەورە و پەروەردگار پێی داون حەڵاڵەکەی و باشەکەی و لەخوا بترسن ئەگەر ئێوە ئیماندارن پاشان ئەگەر ئەتانەوێت لە فێڵی شەیتان بەدوور بن دەبێ حەڵاڵ خۆر بن وەخوا فەرمێ یا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين ئەی ئینسانەکان بخۆن لەوەی کە خوای گەورە و پەروەردگار لەسەر ئەرزدا بۆی داریکردون کامەی حەڵاڵ و پاک و چاکە شوێن ڕێگاکانی شەیتان مەکەون لەبەر ئەوەی ئەو شەیتانە دوشمنێکی ئاشکراتانە کەوا بوو حرامخۆری ئینسان وا لێ ئەکا لە ڕیزی ئیمانداری ئەیبات بەولاوە حرامخۆری ئینسان وا لێ ئەکا لە خواپەرستی دووری بخاتەوە حرامخۆری وا لە ئینسانەکە کە ئینسان تەقوای نەبێ حرامخۆری وا لە ئینسانەکە بە شوێن شەیتان بکەوێ بەڵام عەکسەکەی ئەگەرات و پاک و چاک و حەڵاڵی خوار ئەو کاتە ئیماندارە لە خواترسە دوورە لە شەیتان و ڕێگە ڕاستەکەی ون نەکردووە تا بێگەیشتنەوەی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و پەروەردگار سپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.